بەرەو یەکێک لە گوندەکانی ناوچەی دەشتەهێرتی برادۆز دەڕۆین. لەم گوندە خوێندکارێکی زۆر وازیان لە خوێندن هێناوە بەهۆی نەبوونی بینای قوتابخانە و خراپی ڕێگا و بانەکان. مامۆستا سەرباز کانەبی خەڵکی شاری هەولێرە و ماوەی 9 ساڵە بەتەنها لە گوندی گۆڕەشای وانە دەڵێتەوە. باس لەو ئاستەنگانەش دەکات کە لەم سنوورە ڕوبەڕووی خوێندکاران دەبێتەوە. تەنها یەک کەس زەویش تەلەبەی من نەبووە، ینی تەلەبەی مامۆستایشکە بۆ لێرە وەختی 2003 وانە ئەویش بەحەدی لە هەولێرە تەواو کرد. ئەوان دێ هەموو وازیان لێ هینە بە کچوو بە کوڕەوە. چەند تەڵەبە بوون وازیان؟ تقریبا 30 تەلەبەک دەبوو، یەکیان لێ دەرچوو بەس. ئێستا 5 تەلەبەی من لەو بنەسلانینە 4-5 تەلەبەنە دەبێ هەر هەفتە یەک سارەی بە جارێ سارەش دەبن دەرناچی دەبتە بە فێڕێ دەگیرێت جارێ لێرە کیلۆمەترێک بە پێیان دەڕۆن. هۆکار ینی گەلە زۆرە. لە ساڵی 2011 حکومەتی هەرێمی کوردستان بڕیاریدا بە دروستکردنی 2 بینای قوتابخانەی نۆپۆلی لە گوندی خەلیفان و لێلکان لە ناوچەی دەشتەهێرت، بەڵام تاوەکو ئێستا تەنها بناغەی خوێندنگاکان دروست کراوە و ئەم پڕۆژەیە وا جێهێڵدراوە. لە حکومەتەکەم مەرکەبێکی خۆشمان بدەتەوە، هەر ئەو مەرکەبێش خۆش نییە. یەک مامۆستامان هەیە ئەوە ژوورشمان هەیە، داوا لە حکومەتەکەم قوتابخانێکی خۆشمان بدەتێ، ئەوە هاوڕەکانشی واز دەرسێناوە. لە سنووری برادۆست نزیکەی 6 بینای قوتابخانە هەیە کە ئەم ناوچەیە لە 147 گوندی ئاوەدان پێک هاتووە. وتەبێژی بەڕێوەبەرایەتی پەروەردەی سۆرانیش دەڵێت لە وەزارەتی پەروەردە ڕێنماییمان بۆ هاتووە لە هەر گوندێک ژمارەی خوێندکاران لە 8 خوێندکار کەمتر نەبێت، ئەوە بۆی هەیە بینای قوتابخانە لەم گوندە بکرێتەوە و ئەگەر ژمارەیان لە 8 خوێندکار کەمتر بوو ئەوە دەبێت سەردانی یەکێک لە قوتابخانە نزیکەکانی خۆیان بکەن و درێژە بە خوێندنیان بدەن. لە سنووری برادۆستیش بەهۆی نەبوونی بینای قوتابخانە لە زۆربەی گوندەکان خوێندکارێکی زۆر وازیان لە خوێندن هێناوە. وڵات حەسەن، کورسات نیوز، برادۆست.